باشە ئەوەی کە سەرۆکایەتی عەشرەتەکەی ئێوە بکات دەبێت چ مەرجێکی تێدا بێ هەر ئەوەیە کە لە بابەوە بۆ کوڕ دەمێنێتەوە سەرۆکایەتی عەشرەتەکە یاخود دەگۆڕێت؟ نه طبعا يعني مثلا بابت باش بید تو بخو خراب ماده چی کی بخو سه اساس مهمت هی بو هر کیایی که تبیا دفاع حق هر کیاب کرد به همه شکل و تمام يعني بخوينه بمال بملك بهم تشت دفاع حق هر کیاب کرد یا دویجی جسارت بید مردانه بید يعني بشت شر بو مصلحه خوا شخصی نچید هر کیاب کار بینید اول نقطه اساسی نه که او هر کیا بخودانید که یک عائله ندانید مثلا ولی از آقا اومد تو هیچ نی تو نه همه کسی چیتر نیه همه یک مستوایی نه همه یک خوینین و همه یک برابر